ئێستا باسی شتێکتان بۆ بکەم ئەوە باسی پارە بوو و تا ئاسک باسی ژێرخانی ئابووری بوو. ئێستا باسی سەرخانی ئابووریتان بۆ بکەم. سەرخانی ئابووری کە هۆکاری گەشەپێدان و جوڵاندنی ژێرخانی ئابووریە، باسی کڕۆکی سەرخانی ئابووریشتان بۆ دەکەم. سامانی مرۆیی، بناء البشر قبل بناء الحجر، بنیادنانی مرۆڤ تێگەی بەر لە بنیادنانی وەخستنە سەریەکی خشت و بلۆک و بەرد. جا ئەمڕۆ ڕۆژی جیهانی کارامەیی گەنجانە. ئێمە مانوێ باس لە ڕۆڵی گەنجان بکەین لە کوردستانە. هەفتەی ڕابردوو بوو ناوەندی لە کۆینەوەی ڕوودا و راپۆرتێکی وە توێژینەوەیەکی تێر و تەسەلی لەسەر گەنجانی کوردستان بڵاو کردەوە. باس لەوە کاکە ئامارێکی دڵخۆشکەری تایە کە نزیکەی 1/3 دانیشتوانی هەرێمی کوردستان بریتیە لە چی؟ بریتیە لە گەنج، بە جۆرێکە 1,727,000 کەس زیاتر لەمانە چین لە گەنجن و ئەمە وەکارێکە بۆی کە بڵین تا 2 دەی دیکە دانیشتوانی هەرێمی کوردستان دانیشتوانێکی گەنجە بێ. بەڵام ئەوەی کە گرنگە تا چەند کەڵک لەم تاقە کامینەیە، لەم سامانە و لەم سەروەتە و لەم توانە شاراوانە بینراوە، ئەوەش بابەتێکی دیکە کە توانای گەنجان نابێت توانای شاراوە بێ، ئەبێت تەبیعەتی ماستی بێ بە لێەوە دیار بێ. ئەم بابەتە قابلیەوەیە کە لەگەڵ کەسێک گفتوگۆی بکەم کە پەیوەندیدارم بابەتەوە بەڕێز کاک خالد قادر، سەرۆکی دامەزراوەی ڕایاڵە بۆ توێژینەوە لەسەر گەنجان و پرسی بێکاری گەنجان کە بەڕێزیان لە ڕانیەوە لەگەڵماندان. کاک خالد بەیانیت باش، هیوادارم زۆر باش بیت. ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی، ئێمە تا چەند تا کاتی کە قسەی تێدا دەکەین توانراوە کەڵک لە توانای گەنجان ببیندرێ لە هەرێمی کوردستاندا سەرباری ئەوەی 1/3 ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە گەنجانن. زۆر سپاس و بەیانیتان باش. لە دەستپێکدا ئێمە لە دامەزراوەی ڕایاڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری و گەشەپێدانی مرۆیی بەشێکمان هەیە بۆ بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان. لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەم وەڵامی پرسیارەکەت یا سوود لەو دەرفەتە وەربگرین کە پێکەوە گفتوگۆ دەکەین. بەداخەوە دۆخی گەنجان لە کوردستان دەتوانم بڵێم تۆ ئێستا نمونەیەکی جوانت لەسەر ئابووری و دۆخی ئێستای جیهان هێنایەوە. ئەگەر لۆکاڵی بکەینەوە و بچووکی بکەینەوە، بەداخەوە گەنجی ئێمە لە قەیران و لە دۆخ و دۆخێک بە هەمان ئەم دۆخەیە کە جەنابت ناول لێنا ترسی تەقینی هەیە، ئەم بڵقەی کە دەتەقێ. تۆ کاتێک مەسەلەن ڕێژەیەکی زۆری گەنجت هەیە، ئەم گەنجانە پێویستە گەشە بە توانایان بدرێ و دەبێ وەبەرهێنان لە توانا و لە وزە و لەو خەونانە بکرێ کە گەنجان دەبنە سەرچاوی مرۆیی. ئێمە بەداخەوە لە ئێستای کوردستاندا نەمانتوانیوە ئەم ڕاستە هێڵەی کە پێی دەڵێن گەشەپێدانی توانای گەنج کە لە هاندانەوە دەست پێ دەکات بۆ هاندان بکەینە پێوەرێک بۆ ئەوەی خەونی گەنج، بیرۆکەی گەنج بخەینە ناو بازارەوە. لە هەر وڵاتێکدا لە هەر شوێنێکدا نەکاراین نەمانتوانی ئەم بیرۆکانەی گەنج بخەینە ناو بازار، ناتوانین سامانێکی گەنجانەمان هەبێ. دەبێت سامانێکە بێ گەنج لە گەنجەوە بۆ گەنج بێ، دەبێت ڕوخسارێکی گەنجانەی تێدا بێ، دەبێت سیستەمی دەوڵات ئەم لاانە پەیوەنددارانەی کە پەیوەندیان بە گەنجەوە هەیە خەمی گەنج و پرسی گەنج دیدێک و استراتیژێکی ڕوونیان بداتێ کە چۆن دەتوانن گەشە بەم سەروەتە نیشتیمانیە گەورەیە مرۆیە بدەن. جەنابەت دەست خۆش بێت لە دەستپێکدا گوتت لە هەر شوێنێک مرۆیی سەرچاوی مرۆیی نەبوو بە گەشەی کۆمەلگا، سەرچاوە سروشتیەکان هەر لەناو ئەو بازنەیەدا دەسوڕێتەوە کە هەیە. ئەمەی وڵات پێش دەخات سەرچاوی مرۆییە، ئەمە سەرچاو لە ناویشیدا گەنج کە ئەو پانتاییە فراوانە پێک دێنێ. من کاک شێخ تێبینیەک هەیە بمبورە ئەوە بۆ ئێمە و زۆربەی ئەم داتانەی کە دەکرێت.
لێمان تێک نەچێت نەتەوە یەکگرتووەکان و بەشێکی زۆری ئەو ناوەندە توێژینەوانەی گەنجان کار لەسەر تەمەنێک دەکەن 14 بۆ 20 یعنی ئەمە دەکەنە جیهەی لایەنی گرنگ بۆ ئەوەی پلانی استراتیژی لەسەر بیرۆکەی گەنجاندا بنێن بەداخەوە زۆر جار لە عێراق و مەسەلەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بازنەی ئەم تەمەنا یاریەکی نائەکادیمی پێدەکرێت مەسەلەن دێ لە 14 تا 35 داتا وەردەگرێت لە 14 بۆ 30 وەری دەگرێت ببوورە من مەبەستم بازنەیەکی گشتیە مەبەستم ینی لایەنێکی دیاریکراو نییە لە کوردستان تەمەنی 14 بۆ 20 تەمەنێکی گەرمە و ئەو تەمەنەیە کە تا ئێستا پێمان دەڵێ گەنجانی ئێمە خەونیان بەهرەیان توانایان بیرکردنەوەیان پرۆژەیان هەیە و ئەکتیڤن ئەوەی کەوا دەکات نەبنە سەرچاوەیەکی مرۆیی سەرچاوەیەکی گرنگ بۆ ئەوەی لە بازاردا لە دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا توانایان دەرکەوێ بەداخەوە ئێمە سیستەمێکی یەکگرتومان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ کاک خالید گەنجی ئێمە جۆرێک لە بەڵێ ببوورە قسەکەت ڕاگرم ئەمەوێت باسی ئەوە بکەین باسی سایدفکت با بڵێین کاریگەریە لاوەکیەکانی ئەوەی کە لاوەکیش نیە دوایە بە سەرەشی کاتێک کە گەنجێک بێکارە بێت قەبارەیە و زیانانە چەنە لە ئابووری وڵاتێک ئەگات و ئێمە بۆم نەهەر نەتوێت گرتوەکان کە بەڕستان باسیەکەن داتا و زانیاری بڵاوەکەنەوە بۆ نمونە لە خەرجکردنی ئەوەندە پارە ئەوەندە ملیۆن دۆلار ئەتوانیت ئەوەندە ملیارد دۆلار بێنیت ئەگەر ئەوەندە پارە خەرجکەی لەوەی ئافرەت خەیتە سەرکار ئەوەندە پارەت بۆ دەگەڕێتەوە ئەم قسێ بۆ گەنجان شۆنە ینی بۆ نمونە حکوومەت ئەتوانێت چەندێک پارە خەرج کات لە کەسێکە ئەتوانێت بۆی بگەڕێتەوە لە گەنجە هیچ داتا و ڕسێت و شرۆڤێکتان هەیە لەسەر ئەوە بۆی دوایمە پرسیار لەکەم لەسەر گەنجانی ڕانیە کە خۆت لەوەی کە یەکێکە لەو جیۆگرافیانەی کە زۆر دەوڵەمەنە بە گەنج بەڵام ناخۆشبەختانە دەوڵەمەنە بە گەنجانی بێکاریش داتایەکی ڕوون نییە بتوانم وەڵامی ئەم پرسیارەت پێ بدمەوە بەڵام ئەمەی ینی لە ئاستی دنیادا بەرچاوڕوونیەکمان دەداتێ هەر ئەم قەیرانە ئابووریەی کە ئێستا جەنابەت لە ئاستی قەرز و کاریگەریەکانی ئەم سووەی کە لە دنیادا جەنابەت بە مەترسیەک ئێستا باسی دەکەی ئەمەی لە ئەوروپا و وڵاتانی پێشکەوت و پایەکی بۆ ڕاگردوون هەر ئەم گەنجانن کە لەناو ئەو پرۆژە ئابووریانەدا کار دەکەن جەنابەت دەزانی قازانجی هەموو ئەو یەکانەی کە گەنج لە وڵاتانی پێشکەوت و ڕابەرایەتی دەکات دەخلی قازانجی لە ئاستێکی زۆر خەیاڵیدایە یعنی ئەم بیرە نەوتانەی کە بەداخەوە کۆمەلگای ئێمە بیریدی یعنی تەنها لەو سەرچاوە سروشتیە بیر دەکاتەوە لەوێ گەنجێک لە چوارچێوەی ئەپێکدا لە چوارچێوەی داهێنانێکی کەمێکدا لە ڤێرژنێکی ئایفۆن بۆ ئایفۆن بە ملیار دۆلار دەخاتە ناو قازانج و ڕەسیدی بانکی کۆمپانیاکەی خۆیەوە لە وڵاتی ئێمە ڕێک پێچەوانەی ئەوەیە گەنجی ئێمە بیرۆکەی هەیە خەونی هەیە دەزانی خەون لەکوێ دەبێتە واقع لە کاتێک کە زمینەیەکی سەقامگیری ئابووری کۆمەڵایەتی هاندانی هەبێ ینی ڕاستەهێڵی هاندانی هەبێ لەوێ مەکتەبەکان قوتابخانە خوێندنگەکان بەشێکن لە تەواوکردنی خەون و بەهرە و توانای گەنج لای ئێمە پێچەوانەیە لای ئێمە بازار بەتاڵە لای ئێمە زمینەیەک نییە بۆ ئەوەی گەنج بتوانێت داهێنانەکانی لە ناو سیستەمی تازەدا بخاتە قازانج هەر بۆیە بەداخەوە پێت دەڵێم دۆخی ئێمە دۆخێکی گونجاو نییە و ئەو داتایی بۆ وەڵامی پرسیارەکەت پێمان دەڵێ داتایەکە ژمارەیەک نییە بیڵێین بەڵێ واقعێک باشە هەر کۆمەلگایەک گەنج ڕوخساری بێ ئەم کۆمەلگایە دەتوانێت بەگشت قەیرانە ئابووریەکان قەیرانە سیاسیەکان قەیرانە کۆمەڵایەتیەکان بێتەوە و دەتوانێت گۆڕانکاری دروستکە دەتوانێت وەرد سەرخان دروست بکە ئێلای ئێمە کە گەنج ئەهەمیەتت نییە کە گەنجت کارکتەری بازار نییە کە گەنجت لە سیستەمی استراتیژی وڵاتدا ڕۆڵێکی بێباکی پێدراوە بەداخەوە بازارەکەشت هەروە دەبێ کە لە بازنەیەکی بچووکدا دەسوور باشە کا خالید وەڵا هەر وەک تاواکردی قسەکەی جەناب تۆ قسانش کە پێشتر باسی قەرزمانە کرد بە ژێرەی ڕاپرسەکەی ناوەندی یەکۆنی ڕوودا و لە سەدا 42
گەنجانی کوردستان بۆی کارەکانیان ڕای بکەن چون قەرزەکەن ینی لە کاتێکا ئێمە ئەبێ قەرز لەوان بکەین ئەوان ئەوە تا جەناب باسیەکەی بیرۆکەی گەنجێک چۆن کاریگەری دروستەکە لەوەی کە بە $100 ملیۆن و بە $1 ملیار داهاتێنێتەوە بۆ کۆمپانیاکەی بەڵام ئەگەر وابێت حکوومەت بە ژێرەی ئەو دۆخی کە تۆی تای و لە ڕانیە کە حەزەکەم بۆم باسکەی دۆخی گەنجانی ڕانێن بۆ باسی کە ژماری گەنجان لەوێ چەندیان بێکارن حکوومەت تا چەند مۆفەق و سەرکەوتوو بووە لە دۆزینەوەی دەرفەتی گەنجان دەرفەت بۆ گەنجان بۆی هەلی کاریان دەستکەوێت ئەزانی چەند ڕۆژی ڕابردوو من لەگەڵ بەرپرسێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی هەلەر سۆدویا قسەم کرد باسی لەوە کرد کە 283 هەلی کاریان ڕخساندووە بەڵام 81 کەس هاتوون 80 کەس هاتوون بۆ کارەکان ئەوانی دیکار بەدڵیان نەبووە عددێکی زۆر کەمە ژمارەیەکی کەمە وەزارەتێکی گەورە تەنیا 283 هەلی کار بڕخسێنێت ژمارەیەکی کەمە لەنا ئەوەشە تەنیا هەشتان بە کارەکە ڕازی بوون ئەوی دیکە وتوانە و کارەمان بەدڵ نییە کە بۆتان دۆزینێتەوە تکایە فەرموو لە ڕانیە وەکو عینەیە گۆری بگرین لەبەرەوەی ڕانیە شارێکی گەرمە ینی گەرم بەستم لە ڕووداوەکانە ڕانیە شارێکی گەنجانەیە نزیک لەو داتایی ڕوودا و زۆرینەی گەنجە ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی زۆر گەورە بۆتەوە لە بەرامبەر گەنجاندا بەداخەوە ئێمە لە ئاستی کوردستاندا لە پاشەکشەداین لە گەشە پێدانی گەنج یعنی ساڵانی ڕابردوو ئومێد و پلان و پرۆژەی زیاتر هەبوو ئێستاکە زۆر لە دوایین عینەی ڕانیە وەربگرین دەزانی ساڵانێکی ئێجگار زۆرە تەوان وەرزشکایەکی ئێجگار گرنگی سەرمایەی گەنج و سەرمایی ئابووری و گەشە پێدانی توابیانی پانتایەکی هەرە گەورەی دنیاە ئەمەی وەرزش و یانەیەکی وەرزش و یاریگایەک دەیکا هێندەی بیرەنەوتێکی ئیمارات لە بەرشەلۆنا دەتوانێت یاری بە پارە و سەرمایی وڵاتەکەی خۆی بکە لە ڕانیە یانەی وەرزشی ڕانیەمان هەیە ساڵانێکی ئێجگار زۆرە خەونێکی گەنجان هەیە یانەکەیان بێرنا پلەی نایە هەوڵێکی زۆردرا ساڵانێکی زۆرە تێدەکۆشن و ئەخیرەن بە خۆشحالیەوە بە ئەنجامەکەیان گەیشتن ئێستا لە بەرامبەر پاڵپشتینەکردنیان لە بەرامبەر قەیرانی داراییان دوێنێ لە کەڵانەکەی جەنابتان قسەیان کرد وتیان یانەی ڕانیە مەترسی هەیە کە نەتوانێت لە یاریە نایابەکان بەشداری بکات تۆ وەرە یانەیەکی وەرزشیت مەسەلەنجا ئەمە کە بۆ ڕانیە بە شێوە گشتیەکە ئێمە دەتوانین وەکو عینەیەک سوودی لێ وەربگرین ینی ئەمە جیاواز لەو قەیرانەی پێشتر باسمان کرد لە قەیرانی بێکاریە لە قەیرانی کۆچە لە هینی مادەی هوژبەرە پێم وایە لەم تەبەرانە زۆر ماقسە کرد ئێستا با بوو لە شتێکی دینە دوێین باشە تۆ گەنجت هەیە بەهرەی هەیە توانای هەیە ناسنامەیەکی بەخۆیەوە داوە توانیوێتی ئاستێکی بەرز بە بۆ هانی نادەی دێمەوە سەر ڕاستەهێڵی هاندان بۆ هاندان بۆ هانی نادەی بۆ هەوڵ نادەی پشگیری بکەی بۆی هەر لە ناو خۆیدا و بەرهێنان لە بواری ئابووری تواناکانی خەونەکانی گۆڕانکاریەکانی بکات بەداخەوە دۆخی گەنجان دۆخێکی خراپە بازارێکی سستە دەستیدانە و شوێنێک نییە دەزانی ئێمە شوێنێکمان نییە جاکە خالیێنەوە پرسیارە لە بەڕێستان بکەم ینی تەبانەمە لە سەری ڕابوو خوارێ ئەمێ پرسیارە لە بەڕێستان بکەم ینی ئێستا بە ژێری هەر بە ژێری ئەو ڕاپرسی کە ناوەندی لە کۆلێ ڕووداو کردوێتی بەشێکی زۆری ئەو گەنجانەی کە بێکارن ئیشناکەن زۆربەی کاتەکانیان لە کاتێکی لە شتینە گونجاوە خەرجەکەن ینی یانە خەون یا خەریکی مۆبایلن هەر بە جدی گەنجانی ڕانیە ئەگەر بێکاربن چیەکەن ینی کاتەکانیان لە شێوە سەرە بن ئەسڵەن بابەتێکەیە کە ئێستا زۆر باسەکرێت و زۆر گرنگە بابەتی ڤۆڵنتیر کاری خۆبەخش اینجا دوای ئەوە ئینتەرنشیپ ئەوەی کە تۆ چیتە دەستگایەکەوە کارەکەیت بەس بۆی خۆت حازرکەی بۆی ئیشەکە دەستکەی خۆ ڤۆڵنتیر کاری خۆبەخش تەنیا ئەوە نییە تۆ چیتە شوێنە ئیشەکەیت و پارەت نایانێ ئەزبوون فێرەبی فێری ئەوابی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان دەستگایەک وتی پێویستمان بە کارمەندێکە بە کەسێکە ئەزمموی ئەوەندەی هەبێ تۆڵی بەڵێ من 2 ساڵ ئەزمموی کاری خۆبەخشمێ لە فلانە شوێن ئەبێ بە CV بۆت ینی ئەبێ بە بەڵگەیەک بۆت بۆی بتوانێت و کارە دەستکەوێ ئەم کاری خۆبەخش و ئینتەرنشیپ ومانە لە ڕانی هەیە ئەگەر ئێمە هەفتەیەک لە ڕانێ بمێنینەوە گەنجان ئەبینین خەریکی چین کاک خالید بە ئەزمموی خۆمان پێتان دەڵێم باشە ینی ئەزمموی دامەزراوەی ڕال کێکێکە لەو ئەزممونانەی دەتوانانی سەیری بکەین ئاستی خۆبەخشی لە ناو گەنجانی ئەم شارە ئاستێکی ئێجگار بەرزە بڕوا بکە ساڵانە ڤیستیڤالێکی نێودەوڵەتی لەم شارە ئەنجام دەدرێ
لەبەر ئەوەی ئەم فیستیڤاڵە بەشێک لە نزیکە لە دیدی گەنجەوە لە خەونی گەنجەوە بە سەدان گەنج ئامادەیە بە خۆبەخشی لە ناوم پرۆژەیەدا کار بکات کە ڕانیەک وەک لە بەرنامەکەی ڕابردوو پێم گوتی ئوتێلێکی باشی لێ نییە مەطعمێکی باشی لێ نییە مەسەلەن تۆ 300 میوان چەندین وڵاتی بۆ بێنی ئەمە بە کێ ئیدارە نەدرێ کە لەشکرێک گەنجی خۆبەخش نەبێ لە پشتەوەی بێ کە بە بودجەیەکی زۆر کەم بێ فیستیڤالەکەی لە ئاستی عراقدا بتەوێت داهێنان بکەی گەنجی ئێمە هەموو داتاکانی ئێمە لە مسمان کردووە لە زۆنەکەی خۆماندا ئامادەیی کاری خۆبەخشی ئێجگار زۆرە من وەڵامی پرسیارەکە دەدمەوە گەنجی ئێمە لە کاتە بەتاڵەکانی مەسەلەن کە شوێنێک نەبێ لە شارێکی گەورەی کە ئێستا دەڤەری ڕاپەڕین نزیکی 9 ملیۆن کەسا تۆ دەزانی کەمترین شوێنی لێیە گەنج خۆی تێدا ببینێتەوە شوێنی گەنجانە بێ تۆ دەزانی تا ئێستا ئێمە دەرگیری مەسەلەن هۆڵی گونجاو ئەوەی 10 ساڵ پێش ئێستا باسمان دەکرد یاریگایەکی گونجاو و ناوەندێک بۆ ئەوەی گەنجان لە بواری مۆزیگلانی کەم شوێنێکە بێ گەشە بەتوانای بدا شێوەکارێک خۆلانی کەم دەبێتەوە ناوەندێکی شێوەکاری تەبێ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕانیە تا ئێستاش بیناکەی لەناو بینای مخابراتی کۆنی سەردەمی بەعزدایە کە ژوورەکانی دەڵی ژووری بەندیخانەیە گەنج چی بکە گەنج دێتە بازارێکی بەتاڵ شوێنێک نییە بچێ خۆی تێدا ببینێتەوە دوای نیوەڕۆیانێک سنتەرێک مەسەلەن دا ببوورە ئەمە بە سنتەرێک چارەسەر نابێ یعنی من زۆر جار ئەو قسەمان دەکرد ئەم ناوەند و سنتەرانەی کە ئێستا هەنا کە جێگای تەقدیرن وەڵتەبعاً لە ڕانیە شەر بە هەمان شێوە کە جێگای تەقدیرن و پێویستە ئەوانە ڕێز لە هەوڵ و ماندووبوونیان بژیرێ کاکە ئەمانە لە ئاستێکدان مەسەلەن لە گەڕەکێکدا دەتوانن وەڵام گۆی گەنجانێک بدنەوە کە ڕۆژانە 200 گەنجێک 100 گەنجێک دەتوانێت سوود لە پرۆژەکەیان وەربگرێ ئەساسەن دەبێ قوتابخانە و خوێندنگەکان لە هەموو دنیا وایە کاکشێخ قوتابخانە و خوێندنگە بەس ڕۆڵی فێرکردن و خوێندن نابینێ ئەساسەن سنتەری گەنجانن دەزانی هیچ مەکتەبێک نییە سنتەری گەنجان نەبێ دەبێت دوای پرۆسەی خوێندن گەنج حەزی لە مەلەیە حەزی لە تیرروکەوانە حەزی لە ئەسب سواریە حەزی لە وەرزشە حەزی لە هەڵبەزینە حەزی لە سەمایە حەزی لە گۆرانیە حەزی لە هەر شتێکی گەنجانەیە کاکە داهاتی مەسەلەن هێندێک لەو کایانەی ئێستا من بۆم باس کردی لە بازاڕەکاندا سێرچی بکەن ڕێژەیەکی ئێجگار بەرزە ئێمە بەتاڵین هیچمان نییە لەوانەدا ببوورە بۆیە گەنج کاتێک دەتوانین سوود لە کاتە بەتاڵەکانی وەربگرین کاتێک ئێمە زمینەیەکمان هەبێ بۆ گەشە پێدانی توانای ئێتۆ کە زمینەیەکت نەبێ آخر گەنجی بەتاڵی گەنجێکی باغەڵ بەتاڵی ناو بازار بەتاڵ چی بکە و ئەمە بەس بۆ ڕانیە نا من یعنی وەکو دۆخی گەنج بە شێوە گشتەکەت پێ بڵێم هەر بۆیە سەرەتا دەستپێشی قسەکەت پێم گوتی دۆخی گەنجانیش نزیکە لەو قەیرانە ئابووری کە جەنابەت باست کرد لە کوردستاندا بەداخەوە ئێمە ناتوانین تا ئێستا یا ببوورە نەمانتوانیوە و ئاواش بڕۆی ناتوانین سوود لەو سەرچاوە گرنگە وەربگرین کە پڕە لە وزا کە پڕە لە خەون کە پڕە لە داهێنان کە پڕە لە پرۆژە لەم هەولێرە لەم پێشنگایانەی ئەم ماوانەکرا بڕۆ سەیری بیرۆکە داهێنەرەکانی گەنجام بکە بڕۆ سەیری بیرۆکە داهێنەرەکانی ئەمانە بکە کە لە ئاستی مەسەلەن ئێستای دنیادا تەکنۆلۆژی پێشکەشی دەکەن دەزانی هەموو ئەم بیرۆکانە دەمرن کەسێک نیە یارمەتی بدا دەیان بەڕێوبەرایەتیمان مەسەلەن تۆ با قسەی ئاخیریم لەسەر ئێمە بەڕێوبەرایەتی گەورەمان هەیە کە خەونی زۆر گەورەیان هەیە دەزانی بودجەی ئەم بەڕێوبەرایەتیانە مەسەلەن بەڕێوبەرایەتی گشتی لاوانمان هەیە لە کوردستان کە ستافێکی باش و کەسی باش بەڕێوەی دەبا دەزانی بودجەی ئەم بەڕێوبەرایەتی وەرە قسەی لێ بکە بۆ ساڵێکدا حکوومەت چەندی بۆ تەرخان دەکا کە ڕەنگە بۆ دیوەخانێک زیاتری تەرخامکە ئەمە نابێ بەڕێوبەرایەتی گشتیمان وایە دیدی ئێمە بۆ گەنج دیدێکی فراوانتر بێنەوە بڵێ زۆر سپاس دەکەم من پێشەوەی گفتوگۆ لەگەڵ جەناب تاکەم تۆ دەموچاوم گەشتر بوو بەس ئێستا دەموچاوم شرت و لۆچ بۆ وەکو ئەم وەرەقەی لاتۆ کە بەدەستمەوەیە ئەبێ بڵێن لا حول ولا قوة إلا بالله سەیرە بینای ینی با بڵێن خوێندکاری هونەرە جوانەکان لە ناو بینای هونەرە ناشرینەکان نابێ ئەوە بەڕاستی نوکتەیەکی زۆر خەمهێنەرە قسەکانە ڕق بوون چونکە هەمویان حەق بوون زۆر سپاس دەکەم کاک خالید خوات چاچیکە لێ وا بڵێ لە ڕانێ و لەگەڵمان نبووی سەرۆکی دامەزراوەی ڕایەڵ هەر بژیت